يعني کاری گربوونەوەکە داواکاری خوێندکارەکان فەرموو. بەڵێ شوانەوەکاتی تۆ بینێرانی ئەنارتی باش ئێمە ئێستا لە زانکۆی کۆیان لە بەردەم سەرۆکایەتی زانکۆی کۆی ئەوەی دەبینن ئەوە ژمارەێک لە خوێندکارانی زانکۆی کۆیە کە ئەمانە لە بەشی یاسا دەخوێنن ناڕزایەتی ئەوان کە لێرە گوت بوونەتەوە سەبارەت بەو بڕیارەیە کە وەزارەتی خوێنی باڵادەری کردووە بۆ قۆناغی یەکی بەشی یاسا ئەگەر هاتوو ئەو خۆیان باسێکن ئەگەر هاتوو هەر خوێندکارێک نمرەکەی لە 159 بێ 51 بێ 55 بێ ئەوە بە کەوتوو بۆ حسابە ساڵەتی دەبێت بخوێنێتەوە دەبێت لە نسبەی نەجاحی دەبێت لە 106 بێ ئەمە تەنها ئەم بڕیارە ئەم ساڵ دەرچووە بۆ قۆناغی یەکی یاسا دیارە ئەمانەش ناڕزایەتیان هەیە ئێستا لە بەردەمی سەرۆکایەتی زانکۆن کەمێ پێشەسا سەردانی سەرۆکایەتی زانکۆی کۆیان کرد من بۆ زانیاری زیاترێکێ لەو خوێندکارانەوە ڕێگرم بزانم داواکاریەکەیان بەکوێ گەیشتووە چیان کردووە ئەگەر یەشێتان بێنێرە وەکو خوێندکارێک پێم بڵێن بزانن چیتان کردووە بۆ بابەتە و سەرۆکایەتی وەڵامی سەرۆکایەتی زانکۆی کۆیەتی بە سەبارەت بۆ بابەتە ئەگە بێتە پێش. وڵا قسەمان لەگەڵ کاک دکتۆر کرد ئەویش وتی ئێمە قسەمان لەگەڵ کردو و لیژنیان پێکێناوە لەو بوارەوە بەسداڵ تا ئێستا وەڵام نەبووە لە سەرۆکایەتی زانکۆ چون لای سەرۆکی زانکۆ ئەو وەڵامەکەی چ بوو؟ گوتی ئێمەش پێمان ڕاگەاندوون بۆ وەزارەت بەس ئەوان وتیان لیژنە پێک دێن و تا ئێستاش وەڵامیان نەداوینەوە. کێشەکەیەوە ئەوەی کە باستان کرد سەبارەت بۆی کە نسبەی نەجاحتان نابێت لە 106 کەمتر بێ یعنی ئەو بڕیارە چۆتە واری جێبەجێکردنەوە؟ بەڵێ بە تاکید بۆشیان کردوین بە 5 ساڵ لە 4 ساڵەوە کردویانە بە 5 ساڵ لە دەرچوونیش لە 50 بووە بە 6 زمانیشیان زیاد کردووە بڵێن عەرەبی و ئینگلیزی. ئەم حاڵەت ئەگەر هاتوو وەک جنابەت باس کە ئەگەر هاتوو لە کاتی دەرچوونتان بۆ بواری جێبەجێکردنەوە چ گرانیەک بۆ ئێوە چ قورسێک بۆ وەکو ئێوە خوێندکار دروستەکە؟ خۆی ئەو ساڵ قەیرانێکی یەکجار زۆر هەبوو تەلەبەکانیشی گرتوتەوە لەو قەیرانە دارایەدا و ئەو جار دەرسەکانشان لەسەر ئێمە قورس کردووە دەرچوون قورسترا سەرڕ ئەو بوارێن کە بەسەر کوردستاندا ئەگەر سوپاسەکەم ئەگەر جەنابتیش بێتێ ئێرەوە پێما بڵێ بزانین لە ئێستادا وەکو خوێندکار کەسێکتان بینێرەوە جەنابەت دەگە بێتێ بزان وەکو خوێندکار ئێستا ئێوە لێرە کۆبنێتەوە داواکاریتان چییە و بۆ چێە؟ ئێمە وەکو خوێندکاران یاسا قۆناغی یەک ئەو ساڵ چەند بڕیارێکمان لەسەر جێبەجێ دەکراوەی کەوەیە بوتە 5 ساڵ لە دوای کە بوتە 5 ساڵیش دوو بابەتمان بوتە زمانی عەرەبی دووشمان بوتە زمانی ئینگلیزی و نسبەی نەجاح دەرچوونی 6 لە هەموو جامیعەکان دەرچوون 150 بەڵام تەنها لەو تاکە بەشە بوتە 6 ئەمە داواکارین وەزارەت لە حکوومەتی هەرێمی کوردستان لە وەزارەتی خوێندنی باڵا کە بە دوواداچوون بۆ ئەم کێشەیە بکاتەوە نسبەی نەجاحت هەر وەکو پێش خۆی لێ بکاتەوە سەرڕای ئەو بارودۆخە دارایەکە ئێمە دروست بووە بەڕاستی خوێندکار ئەو ساڵە بارودۆخێکی نامستەقیل ناجێگیردایە کە سەو بارودۆخ قیرانی کە دروست بووە ئەم هەموو بڕیارانە کە بەجێ دەکرێت بەڕاستی دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان ئاسانکاری بە خوێندکاران کە بۆ ئەوەی پرە و بە بواری زانستی و ئەکادمی خۆیان بدەن. ئێستادا وەک دەبینێن دەرگای زانکۆی کۆیە داخراوە لە بەردەمی سەرۆکایەتی زانکۆن ئێوە بەنامیسانەیە هەڵوێستیتان دەبێت سەبارەت بۆ بابەتە؟ ئێمە دیارە وەکو ئاگاداری هەموو زانکۆکانی تری کوردستاندا دیار تەنسیقێک دروست بووە و داوا تازە سەرۆکی زانکۆ لەلامان بوو بەڕاستی هەندێک قسەی کرەوەی گوتی ئێمە کتابمان کردو بۆ وەزارەت کە نسبەی نەجاح بێتەوە 50 لیژنێک پێکهێنرا ئەو لیژنەش وڵامی نەداوتەینەوە ئەمەش داواکاری بە زودکار ئەو لیژنە بە دوواداچوون بۆ کێشە بکە. بەڵێشوانەوەی بینێتەوە ژمارەێک لە خوێندکاران بوو کە خۆیانیش ئاماژەیان پێدا کە بڕیارەکەیان لاپەسم نییە و ئەوان خۆیان ئاماژیان پێدا سەبارەت بۆ بابەتە بەردەوام بن تا دەگەنە وەڵامی. بەڵێ شوان من دەگەمەوە ڕۆلای تو. سپاس بۆ خالید محەممەد پەیامێری نارتی لە کۆیە.